باڵۆنی زیرەک باڵۆنی زیرەک ئەلۆریۆن ئەوە بەنزی ناوێتن بەبێ بەنزا دەندرێتن ئێستا لە ئەو گەنجەماندانا و بەنزی ناوێت لە بۆ دەرینانی زمانی 2 مانگی لەگەرا لەوانەیە 3 مانگ تا 4 مانگ بمینێتن میکانیزمی ئیشکردنەکەی فەراغی مەعیدەی داگیر دەکاتن ئەوە خۆتۆڕەی زۆر کەمترە لە مەعیدە بڕینی بەڵام 2 مشکلە هەیە یەکەمینیان گرانە بە پارە گرانە چونکە ئەو عیلمەکەی دەفرۆشنەوە دووەمینیشان هەفتەک ئەو گەنجێ دەبی مغەزی وەگری و دەرمانی جانی وەگری ئازاری دەبی بەڵام شتێکی زۆر مهمە 15 لە بۆ 25 وەزنی پێدا دەبەزێنیتن بە مەرجەکی ڕێزیمی لەگەر بکاتن بە مەرجەکی ئەو بەرنامەجە خواردنەی لێدا دێنین تەطبیق بکاتن ئێستا ئەوە دەرمانەکەمان تێکرد ئەبەو شێوەی دەری دێنین بسم الله اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا ئەو ئێستا وە کەپسولەکەی خوارد ئینشاء الله وەزنی دادەبەزیتن دەبیتە زاوا بە پشتیوانی خوای گەورە لەبیرت نەچی ئەمەش داوەت بکەی لە بۆ مارەکردن لە بۆ گۆستنەوەکەی بخۆن کفتە و دۆڵمان بخۆن ئەوجە دوایەکە مەعیدەتان دەبڕینەوە ئەگەر هەر قەڵەو بن میهرەبانی دڵسۆزی و لێزانی